بێگومان داخستنی دەواازگەی سێمەلکان کارێکی دروست نییەوە لە ڕووی ئینسانی و مرۆییشەوە کارێکی دروست نییە چونکە تاکە دەواازەی فەرمیە لە نێوان ئەتوانم بڵێن پارچەیەکی کوردستان لەگەڵ پارچەیەکی تری کوردستان ئێمە تەنها دەواازەی سێمەلکانمان هەیە کە هەرێمی کوردستان ئەبەستێتەوە بە ڕۆژاوای کوردستان و کە ڕەنگە یەکێک لەو شانازیانەی کە حکوومەتی هەرێمی کوردستان و گەلی کورد شانازی پێ بکە ئەوە بۆکە ئێمە لە قۆناغێک لە قۆناغەکاندا بتوانین لە ڕێگەی ئەو دەواازەوە هاوکاری برایانمان بکەین لە ڕۆژاوای کوردستان کەسی ئێمە بینین مانجێکە ئەم دەواازەیە داخراوە تەمان داخستنی ئەم دەواازەیە بە بڕیارێکی سیاسی بووە چونکە تا ئێستا هیچ لایەنێکی فەرمی لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕای نەگەیاندووە کە بە فەرمی ئەم دەواازەیە داخراوە و داخستنی ئەم دەواازەیە کاریگەری زۆری کردوتە سەر ژیان و گوزەرانی هاوڵاتیانی مەدەنی واتە ئەوەی کە بۆتە قوربانی داخستنی ئەم دەواازەیە هاوڵاتیان و سڤیلی ڕۆژاوی کوردستانن بۆیە ئێمە ئەمە بەکارێکی دروست نازانین و زەخت دەکەینەوە لەسەرەوەی کە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان دەست بەجێ فەرمان دەربکە بۆکردنەوەی ئەم دەواازەیە چونکە ناکرێ هاوڵاتیانی مەدەنی بکرێنە قوربانی ململانەی سیاسی نێوان دوو هێزی سیاسی لە هەرێمی کوردستان و لە ڕۆژاوای کوردستان چونکە ئەمە پەیوەندیدارە بە ژیان و گوزەرانی خەڵکی پەیوەندیدارە بە دابینکردنی وەسائیلی تەندروستی کە لە ئێستادا خۆتان نەزانن مەسائیلی نەخۆشی ڤایرۆس کۆڕۆناوانە سێرڵ جگەلەوە ئەو هاوڵاتیانەی لە هەرێمی کوردستان ئاوارە بوون و نیشتە جێبوون و هاتوچۆکەن بۆ ناو کەسوکارەکانیان ئەو هاوڵاتیانەی لە ئەوروپان و خەڵکی ڕۆژاوای کوردستانە کە تاگە دەواازەیان هاتوچێ ڕۆژاوای پێدا بکەن دەواازەی سێمەلکانە کە بتوان بە دیداری کەسوکاری خوان بگەن بۆیە لە ڕاستیدا ئەمە بڕیارێکی دروست نییە و پێمان وایە ئەمە خزمەت بە یەکڕیزی و یەکێتی نەتەوەیی ناکە و خزمەت بە هەرێمی کوردستان و ئەو دروشمانش ناکە کە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بەرزیکردنەوە ئەمە پێچەوانی ئەم دروشمانەشە بۆیە پێویستە دەست بەجێ ئەم دەواازەیە بکرێتەوە زائمە وەکو ئەندامێکی پەرلەمان قسەت بووەکەم پێمان کارێکی خراپە و پێمان وایە بێ دەست بەجێ ئەم دەواازەیە بکرێتەوە چونکە ئەو هۆکارانەی کە بۆ تەمای داخستنی دەواازەکە هۆکاری مقنعکرد نین ینی با بڵێن هیچ سەبەبێکی وانییە کە ببێتە بە مای گرانی دەواازە خۆ پیشاندانێک بووە ئاڵۆزیەک بۆ لەو ناوچەیە دواتر دۆخەکە هێور بۆتەوە تاکی دەکەمەوە مەسەلەی بازرگانی و کاری مرۆیی و گەیاندنی خۆراک بۆ ڕۆژاوای کوردستان و گەیاندنی پێداویستی پزیشکی بۆ ڕۆژاوای کوردستان و پەیوەندی کۆمەڵایەتەکان لە نێوان ڕۆژاوای کوردستان و هەرێمی کوردستان باشووری کوردستان ئەمانە گرنگن ئەبێ بمێنەوە بۆ دام داخستنا هیچ مەبەرێک هەڵناگرێت داواکەن دەست بەجێ بکرێت